کتێبخانەی دەنگی خەزان لە هەوڵی ناساندنی شاکارە نووسراوەکاندا و ئاشناکردنی ئێوەی جۆگر بە ناوەڕۆکی کتێبێکی تری بەناوبانگ، کتێبخانەی دەنگی خەزان کتێبی لێپرسینەوە لە سەددام خاڵیکردنەوەی زانیاریەکانی سەرۆک کۆمار بە زنجیرە پێشکەشەکات. جنابك الآن أمام صدام حسين رئيس جمهورية العراق. أنا رئيس جمهورية العراق بإرادة العراقيين وباقي إلى هذه اللحظة. أما هەما جان نیکسۆن نووسیوێتی و یاسین نادر کردوویەتی بە کوردی. خانەی چاپ و پەخشی ڕێنما ئەم کتێبەی بەرهەمهێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی لێپرسینەوە لە سەددام خاڵیکردنەوەی زانیاریەکانی سەرۆک کۆمار لە ئامادەکردنی عەتا قەرەداغیە و بە دەنگی پێشڕەو عومەر پێشکەشەکرێت. ڕۆژی 20 دیسەمبەر هەفتەیەک پاش دەستگیرکردنی سەددام تیمی ئەمە بەرەو فڕۆکەخانە چوو تا جێگای کە قەرار بوو سەددام لەوێدا خاڵیکردنەوە لە زانیاری بکرێ. چارلی چەند خولەکێک پاشتر گەڕایەوە و بە ئێمەی وت ناوەن ئەوێت کە کاری خاڵیکردنەوەی زانیاریەکان هەر ئێستاکە دەست پێ بکەین. سەیری بروسم کرد، شان و ملمان بەرز کردەوە بۆی و بەرەو ژووری خاڵیکردنەوەی زانیاری بەڕێکەوتین. ئامادەکاری پێویستمان لە ژوورەکەدا کرد و ئامادەی هاتنە ژوورەوەی سەددام بووین. کورسیەکی خاڵی بۆ دیکتاتۆر سەددامیش دانرا، لە ناکاو دەرگاکرایەوە و سەددام هاتە ژوورەوە. پارچێک لەسەر سەریدا بوو، قۆڵی سەربازێکی گرتبوو کە ئەوی بەرەو ژوورەوە ڕێنوێنیە کرد. پارچەکە لەسەر سەری لادرا و زۆر خێرا سەیرێکی ژوورەکەی کرد و چاوی خستە سەر هەموو دەوروبەریەوە، هەر ئاوا کە لە شەوی دەستگیرکردنیدا بینی بووم. بادگیرێک و دیزداشەیەکی لەبەر کرده بوو، قژەکانی درێژ بوون کە ئەبوو بتاشرایە. لەگەڵ هەر کامێک لە ئێمە پەیوەندێکی چاوی دروست کرد، خۆی هێنایە پێشەوە و پێکەنینێکی دۆستانەی کرد. دەستمانی وشارد و وەکو پۆلیسێکی بۆستۆنی کە بۆ پشکنینی ناو شوێن و جێگایەک ئەچێ سڵاوی لە ئێمە کرد. ئینکاری نەکراو بوو سەددام جیاواز لە دڵڕەقی و بێڕەحمیەکانی کاریزمایەکی بەهێزی هەبوو، پیاوێکی بە جەستەیەکی گەورە بە مەترێک و 85 سانتیمەتر باڵا و بەگشتی کەتە و قایم و قۆڵ. من خۆم مەترێک و 95 سانتیمەترم، بەڵام سەددام وا ئەهاتە بەرچاو کە سەیری ئەم جیاوازی هەرناکە. ئەو پیاوێک بوو کە حزورێکی پڕڕەنگی هەبوو، تەنانەت وەکو بەنکراوێک کە بە دڵنیاییەوە لە سێدارە ئەدرا، کاریزما و شکۆداربوونی خۆی نمایانە کرد. بروس مەراسیمی خۆناسینی دەست پێ کرد و پێش لەوەی کە تێبگەم چ ڕووداوێک خەریکە ڕووەدا، خۆی جەنابی جاک و منیشی جەنابی ستیڤن ناسان. کاتێک پرسیم بۆچی ئەم کارێ کرد، وتی بۆ پاراستنی من بووە. لەو ڕۆژەوە من بۆ سەددام جەنابی ستیڤن بووم، ئەمە کێشێک نەبوو. تا ئەو ڕۆژەی کارتی پێناسینی هاوپەیمانانم خست بۆ ملەوە. سەددامم بینی کە خەریکە سەیری کارتی پێناسینەکەمەکات و لە ڕاستیدا هەوڵێدا ئەو بخوێنێتەوە. ئەم توانی ئەو بە خێرایی لە ملم لابەرم، بەڵام لە ناکاو سەددام دەست پێشخەری کرد. وتی ئێوە چێن؟ ناوتان چییە؟ هەر ئێستاکە ئەمەوێت بزانم. من سەدام حسێن تکریتی، سەرۆک کۆماری عێراقم، ئێوە چێن؟ أنا صدام حسين رئيس دولة العراق، وإنما من الأمريكان أعداء الشعب المحتلين الغزاة. لە یەکەمین دانیشتن داوتم ناسینی ئەوەی کە 100 ساڵ پێش ڕوویداوە گرنگە. سەددام بە گاڵتە جاڕیەوە سەیری منی کرد و قسەکەی منی چاکردەوتی 1000 ساڵ پێش ئێستا.
پاشان لە منی پرسی ئایا شتێک لەبارەی سەلاح الدین قارەمانی گەورەی عێراقی هیچی بیستووە؟ بڕۆس لەبەر ئەوەی کە ئەو لەم حاڵ و دۆخەت دەربێنێوتی نا. چاوەکانی سەددام زەق بوونەوە و بەدەنگێک لە گومان و ناباوەڕی داوەتی ئۆه بەڵام ئێوە ئەوێت بزانن کە سەلاح الدین کێ بووە، مرۆڤێکی زۆر گرنگ بووە. لەم کاتەدا بەرپرسی جیهازی درۆپێوان وتی باشە بۆچی بە ئێمە ناڵێت کە ئەو چێ بووە؟ 5 مخبطين يقتلون بشعبنا فلسطين واطفالنا يذبحون بهم ويهنون نسانا. تصدر تصريحات معيبه، تصريحات والله خلنا نشكل لجنه دوليه يعني لجنه امريكيه. كافي قبول بالمهانه، كافي ضعف على العرب ان يصحوا، كافي يقبلون اهانات من امريكا ومن الصهيونيه. العمل اللي يصير ضد شعبنا في فلسطين هو علينا كلنا، على كل واحد من عندنا، على كل عربي. صدام وتی ئەگەر حەستان بە باسی مێژوو هەبێ خۆشحاڵە بێ کە لەم بارەوە لەگەڵمان قسە بکە. لەم کاتەدا دەنگی تند و تووڕە بوو. پەنجەی شایەتمانی بەرز کردەوتی من پێتانەڵێم کە لێ پرسینەوە قبول ناکەم. وتمان ئاوا مەبەستێکمان نییە، هەڵبەت ئەمە هەر ئەو شتە بوو کە بەرنامە و پلانمان دانابوو بۆ گەشتن بەو پرسیارانەی کە بەڕاستی ئەوانمان ئەویست. بەرنامەی ئێمە ئەوە بوو کە ئەو بابەتانەی کە حەزەکە لە بارەیانەوە قسە بکە لە بارەیانەوە بڵێ. چەشەمان ئەخستە ناو ئاو هیوادار بووین کە ئەو بگرێ. رجع حكي للمزاح. لەگەڵ ئەمانەشدا زۆریش جددی نەبوو. گاڵتە چی بوو کاتێکیش کە گاڵتەیە کرد ئەویست ئێمە گۆڵ بدات و هەڵمان بخەڵەتێنێ. هەندێک جار حکایەت گەلێکی بەتامی لە ئەزمون و ئەزمونەکانی خۆی لە کاتی دەسەڵاتدارێتیدا باسە کرد. بە ئێمەی وت کە لە دەیەکانی 1990 بۆ بەشداریکردن لە دانیشتێک بەرەو دەریاچەی حەبانیە چووبوون. بەڵام زنجیرەکانی پارێزەر و پاسەوانەکانی ئاسایشی لەگەڵ خۆیدا نەبردبوو، بەس چەندانەیەکانی بردبوو. هەرزوو لەلایەن ئەو کۆمەڵە خەڵکەی کە مشتاقانە ناوی ئەویان بەیان کرد دەورەدرا. کاتێک دەم بەدەم لە شاردا بڵاو بۆ سەدام لە شاردایە هەر خەڵک بوو ئەهات و زیادیانە کرد و هەرزوو پارێزەرانیش پرزە بوون. لەو ساتەی کە سەدام ئەویست بەرەو سیارەکەی کە چاوەڕوانی بۆ ئەڕۆیشت یەکێک لە پارێزەرەکانی مناڵێکی کوڕی پاڵ پێوە ناوکەوت. سەدام ئەم دیمەنەی بینی مناڵەکە دارێکی بەرز کردەوە، ئەویش چاوێکی لە مناڵەکەدا گرت. پارێزەرەکەی بان کرد و لەو کاتێک کە ئەو ڕووی لە سەدام کرد و هەڵگەڕایەوە مناڵەکە دارێکی لە ناوڕاستی سەریدا. مناڵەکە تۆڵەی پاڵ پێوەنانەکەی کردەوە. لەم کاتەدا سەدام لە پێکەنیندا تەقیەوە. ئێمەش لەگەڵ ئەودا پێکەنین. سەدام ئەم جێڕانەوەی زۆر خۆش بوو. ئەو وەڵامی دایەوە بەسەرهاتی تریشم لایە. خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون کورتەیەک بوو لە کتێبی دواندنی سەرۆک خاڵیکردنەوەی زانیاریەکانی سەرۆک کۆماری عێراق. بۆ بەدەستهێنانی تەواوی ئەم کتێبە بە شێوازی دەنگ سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلیگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمێنت دانێراوە.